گەرمێژوویەکی حکومڕانی دوو دەسەڵاتدارەکەی هەرێم هەڵبدەیتەوە جگە لە جوانی و پانتایی باخچە و ڤێلا و بەرزی کۆشک و باڵەخانە و زەبەلاحی مۆڵەکانیان لە هەرێم و وڵاتانی ئەوروپا و ئەمریکا نەبێت تەنها قەیرانە دەست دەکەوێ لە قەیرانی ئاو و سوتەمەنی و کارەبا و ڕێگەوبانەوە بیگرە تا قەیرانی دارایی و کۆمەڵایەتی و سیاسی کە حکمی وڵاتیان پێکردبێت با فرۆشتنی خاک و دۆڕانی نیشتیمانیش لەسەر گرەوی ناسیاسیان بۆ ئەستێت دەسەڵاتێک لە سەروی یاسا و بە پاوەندخوازی حکمی دوو چینی دروست کردووە کە هێندەی مەودای ئاسمان و ڕێسمان لە یەک دوورن چینێک خەڵکی فەقیر و هەژار چینێکیش بەرپرسە باڵاکانی حزب و خزم کاوەش تەنها نەبوونی دادگەریە لە چەسپاندنی یاسا لە نێوان تاکەکانی کۆمەلگادا دەبینی کەسێک لەسەر پارچە زەویەکی 5 مەتری تەجاوز دەستگیر دەکرێت بەس کەسێک دایان 1000 دۆنم دەبات دەستگیر ناکرێت کەسێک لەسەر بتڵە غازێک دەستگیر دەکرێت و حکمی چەند ساڵی بەسەردا دەدرێت بەڵام کەسێک بە بۆڕی غاز دەزێ و دەبا و بە هەدەر دەدا بە ناوی دادگەریەوەش قسە دەکاوە بەرزترین لوتکەی و گەورەترین شوێنیشی بۆ خۆی داگیر کردووە پێویستە هاوڵاتیان زۆر باش دەرێک بەوە بکەن و ئەو مافانەی خۆیان لە ڕێگەی دەنگدانەوە بستێنەوە تاوەکو یاسا لە سەروی هەمووان بێ بە عەمەلی و بەکردەوە نەوەک بە قسە و بە دروش کۆمەڵی ئیسلامی کوردستان بە بەرزکردنەوەی دروشمی دادگەری دەیەوێت مەودای نێوان چینەکانی کۆمەلگا نەهێڵێت و بە چەسپاندنی دەقاینیەکان مافی تاکەکان وەک یەک پارێزراو بێت یاسا بۆ دەسەڵاتدار و بێدەسەڵات هەر سەروەر بێت وخوای گەورە لە قورئانی پیرۆزا کە ئەفەرمێوە ئیذا حەکەمتم بین الناس أن تحكموا بالعدل فەرمێ بین الناس نافەرمێ بین المؤمنین بۆیە پێویستە لە نێوان مرۆڤەکانە دادگەری بە ئەنجام بگەێنرێ و پایەی سەرەکی لە هەر دەوڵەتێکا بریتێ لە دادگەری بەدڵنیاییەوە ئێمە لە ڕابردوو ئەومان سەلماندووە بە پێی ئەو دەسەڵاتانەی کە هەمان بووە چ لە پەرلەمانە بوو بین و چ لە دەسەڵاتە خۆجیەکانە بوو بین یان لە کابینەوە زاریەکانە بوو بین هەوڵمان داوە بنەماکانی دادگەری بچەسپێنین و ئەسڵی بنەمای کارکردنی ئێمەش بریتێ لە خزمەتکردنی هاوڵاتیان و خزمەتکردن بە مرۆڤ 4 ساڵ لەمەوبەر بە دروشمی دادگەری کۆمەڵی ئیسلامی چەندین نوێنەری گەیاندە ناوەندە حکومی و پەرلەمانیەکان و کار و هەڵوێستەکانی ڕابردووشیان تەنها لە پێناو چەسپاندنی دادگەری بووە لە نێوان تاکەکانی کۆمەلگا بێ جیاوازی ئێمە هاتووین پارەمان پێ نەبیدەین بە خەڵک بەڵام هاتووین بە خەرمانێک هەڵوێستی دڵسۆزانە خوا پشتیان بێ بە بوێری بە دڵسۆزی بە خەمخۆری بە ڕازگۆیی هاتووین لە خزمەت خەڵک و وڵاتی خۆمان دابین با پشتمان بگرن با هاوکار و دەستبارگەرمان بن تاکو ئەو ئامانژەی کە هەموو پێغەمبەران بۆی هاتوون عەلەیهیم السەڵات وسەلام کە دادگەریە بتوانین بیچەسپێنین چیدی کە ئەم وڵاتە قۆرغکاری و پاوانکاری تێدا نەکرێ چیدی هیچ چەند ماڵێک و هیچ چەند لایەنێک و هیچ کەمێنەیەکی ملیاردێر نەبێ لەسەر حیسابی زۆرینەیەکی ڕەشوڕوو دەوترێت دادگەری یەکێکە لە پایە ئەساسەکانی هەر دەوڵەتێکی مەدەنی بۆیە کۆمەڵی ئیسلامی بە بەرزکردنەوەی دروشمی دادگەری هاتووە تا ئەم کۆڵەکەیە بۆ دەوڵەتێکی مەدەنی بسازێت کە لە ژێر سێبەریدا هاوڵاتیان بە یەکسانی بەحەسێنەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.